بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای دنیا دیکۆر، ئەتڵاس ئەسیل، گروپی کۆمپانیاکانی نوێکار. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان 48 ساڵ تێپەڕ دەبێت بە سەر ڕێکەوتنامەی 11 ئازاری 1970 کە بۆ یەکەمین جار دەسەڵاتدارانی عێراق بە شێوەیەکی فەرمی دانیانە بە مافە دەستوری و سیاسی کولتوریەکانی خەڵکی کوردستان. بەڵام دوای 48 ساڵ تاکو ئێستا کێشەکانی هەرێم و بەغداد بەردەوامن. بە میوانداری بەڕێز دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەدار و یەکێک لە کارکتەرەکانی ڕێکەوتنامەی 11 ئازار تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ کاک دکتۆر درێژە بەم پرسە دەدەین. ڕێکەوتنامەی 11 ئازاری ساڵی 1970 نێوان سەرکردایەتی شۆڕش لە باشووری کوردستان با سەرۆکاتی مەلا مستەفای بارزانی و حکوومەتی عێراقی با سەرۆکاتی ئەحمەد حەسەن بەکر سەرۆکۆمەری ئەو کاتی عێراق گرنگترین بەڵگەنامە و ڕێکەوتن بوو کاتیایدا حکوومەتی عێراقی دانی بەنەتەوەی کورد و مافەڕەوەکانی دانابوو. ڕێکەوتنامەکە دوای زیاتر لە 2 ساڵ گفتوگۆی نێوان سەرانی شۆڕشی کورد و بەرپرسانی عێراقی هاتە ئارەوە و لە ڕۆژی 10 ئازاری ساڵی 1970 لە گوندی ناوپەردانی قەزای چۆمان شاندی کوردی با سەرۆکاتی مەلا مستەفای بارزانی و شاندی عێراقیش با سەرۆکاتی سەدام حوسێن واژوان لەسەر ڕێکەوتنامەکە کرد. ڕۆژی دواتریش کە 11 ئازار بوو لە مەیدانی ئازادی شاری بەغدا لەلایەن مەحموود عوسمان سەرۆکی شاندی کوردی و ئەحمەد حەسەن بەکر سەرۆکۆماری عێراق ڕێکەوتنامەکە خوێندرایەوە و بەمەش کۆتایی با شۆڕی نێوان هەردوو لەهات. ڕێکەوتنامەکە بریتی بوو لە پێشەکیەک و 22 بڕگە کە 15 بڕگانە ئاشکرا و 7یان نهێنی بوون کە پێکەوە دۆکیومنتێکی گرنگیان بۆ چەسپاندنی مافەکانی گەلی کورد پێکێنابوو لە چوارچێوەی عێراقدا. باپەی ڕێکەوتنامەکە حکوومەتی عێراقی بە فەرمی دانینا بە ئۆتۆنۆمیدا بۆ کورد کە لەم چوارچێوەشدا 5 پۆستی وەزیر و پارێزگار لە حکوومەتی عێراقیدا بەر کورد کەوتن. 4 ساڵ بۆ جێبەجێکردنی سەرجەم بڕگەکانی ڕێکەوتنامەکە دانرابوو. لە ماوەیەدا ئاشتی باڵی بەسەر باشووری کوردستاندا کێشاو. باریابووری و خوێندن و ڕۆشنبیری و ئادەبی بژانەوەیەکی باشی بەخۆیەوە بینی، بەڵام هەر حکوومەتی عێراقی زۆرینەی بڕگەکانی ڕێکەوتنامەکەی جێبەجێ نەکرد. هەرچەندە ڕێکەوتنامەکە زمانی کوردی وەکو زمانێکی ڕەسمی دەناساند و بانگەشەی ئەوەی دەکرد کە خەڵکی عێراق لە دوو نەتەوەی عەرەب و کورد پێکهاتوون، بەڵام ئەمە لە دەستووردا جێ نەکرایەوە. هەروەها لە مانگی ئەیلولی ساڵی 1970 ئەوڵێکی حەزبی بەعز بۆ تیرۆرکردنی مەلا مستەفای بارزانی شکستی هێنا. ڕێکەوتنامەکە نەیتوانی کێشەی کوردستانی بوونی کەرکووک چارەسەر بکات. هەروەها حکوومەتی عێراق لە بریگرنگیدان بە زمانی کوردی دەستی کرد باڵوەشانەوەی خوێندنی کوردی لە زۆرێک لە ناوچە کوردیەکان. مانگی ئازاری ساڵی 1974 کە دواوادەی جێبەجێکردنی ڕێکەوتنامەکە بوو، حکوومەتی عێراق بە دەرکردنی بەیاننامەیەک لە ڕێکەوتنامەکە پاشگەز بوو و شەڕ هەڵگیرسایەوە. لا کۆتاییشدا ڕێکەوتنامەی 6 ئازاری 1975 جەزایر کۆتایی با شۆڕشی 14 ساڵەی ئەیلول هێنا و عێراق لە بەرامبەر دەستبەرداربوونی هاوکاریکردنی شۆڕشی کوردی بەشێک لە کەنداوی عەرەبی بەخشیە ڕژێمی پاشایەتی ئێران. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک دکتۆر زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا بەر لەوەی کە بینە سەرکێشەکانی ئێستا حەز دەکەم لە چەند پرسیارێکی مێژووی دەربارەی ڕێکەوتنامەکە دەست پێ بکەین وەلەوە پرسیار بکەین ئایا باخی ئەم ڕێکەوتنامەی 11 ئازار بۆ گەلی کورد چی بوو؟ بەڵێ ئەم پێشێکی سڵاو لە ئێوە و لە هەموو بینەراتان. ینی خۆی ڕێکەوتنامەکە ئەگەر چی جێبەجێش نەکراوەکو پێویستە
چکە ئێمە بەرەنگار بوو بووین لەگەڵ ڕژێمێکی دیکتاتۆری شخصی و ڕژێمێکی ینی توندوتیژی زۆر بەکارهێنا بەرامبەر میلەتی خۆی، بەڵام ڕێکەوتن نامەکە وەکو ڕێکوتنامێنێتەوە وەکو دۆکومنتێکی مێژووی، بۆ یەکەم جار حکوومەتێکی عێراقی دان ئەنێ بە مافی ئۆتۆنۆمی، ینی بە ئۆتۆنۆمی بۆ کوردستان، و لە عینی وەقتا ئەو مادانی تایە کە 15 مادەی ئاشکرایە حوتی نهێنی بوو، بەس ئیمزا کرابوون طبعاً، و زۆر لە مافەکانی کوردی تایە لە ڕووی کەلتوری، لە ڕووی سیاسی، لە ڕووی ئیداری، مەسائلی پێشمەرگە، مەسائلی تر تا حەدێکی زۆر، ئەگەرچی هەندێک کێشەش هەرما بۆ لەو بەینا. لەبەرەوە بەلای منەوە هەنگاوێکی گرنگ بوو، کێشەی کوردی بردە پێشەوە لە ناو لە دەرەوە، ڕێگەشی خۆش کرد بۆ ئەو دووبەرەکەی کە هەمان بوو ئێمە لەگەڵ مەکتەب سیاسی کۆن کە نەمێنێ، ئەوانی شاتنەوە ڕیزەکانی شۆڕش، یعنی ئەو شەڕ و براکوژی ئەوانی کە هەبوو لەو زەمانە، ئەو ڕێکەوتنامە کۆتایی بەوە شێنا و ڕیزەکانی کورد تا ڕادەیەک گەشی گرتەوە. لەبەرەوە سوودی زۆر بوو ئەو ڕێکەوتنامەیە و دۆکومنتێکی مێژوویە بێگومان. بەڵێ کاکتۆر بەڕێز وتت 15 بڕگەی ئاشکرا بوو، ئەیە و خاڵانەی کە نهێنی بوون 7 بڕگە چی لە خۆی گرت و بتا کوێستا ئایا ئاشکرا نەکرا و نهێنیەکان چی بوون کە ئاشکرا نەکران بۆ خەڵکی کوردستان؟ نهێنیەکان ئەوە بوو کە بەعزێ خاڵی ئەمنی تیا بوو، بەعزێ خاڵی سیاسی تیا بوو، بەعزێ خاڵی ناکۆک هەبوون لەسەری نەوەی ئیتیفاقی کرا بوو، ئەوان مەبەستیانەوە بوو کە ئەو شتانە زۆر هین نەکرێ، مەسەن پەیوەندی بە کشانەوەی جێشە بوو، پەیوەندی بە حەلکردنی ئەو چەکدانەی لەگەڵ حکوومەت بوون، ئەوەی کە فرسان و ئەم شتانە، پەیوەندی بە ئیجازەی پارتی هەبوو، حیزبی دیموکراتی یعنی ئێمە پارتی، پەیوەندی بە کەرکووکەوە هەبوو کە چۆن سەرژمێری تیا بکرێ پاش ساڵێکەوەوانە، پەیوەندی بە دروستکردنی 12 فەوجی هەرس حدود هەبوو لە پێشمەرگە، پەیوەندی بە تەعویز و یارمەتی شۆڕش و چۆن یارمەتی بدە، ئەم خاڵانە بوون کە نەیانوێژ بەڵام ئیمزا کراوە خاڵەکان طبعاً لەلایەن شخصی بارزانی و سەدام حوسێن ئیمزا کرا ئەو خاڵانە، بەڵام وا ببارزانرا کە ئیعلان نەکرد لایەن ئەوانەوە زیاتر، ئێمەش مانعمان نەبوو، یان چوە مهم جێبەجێکردنە، بەڵام طبعاً مەوجودە و ئیعلان کراوە و لە پاش ئیعلانی بەیانەکەش ئەو ڕۆژێک کە ئیعلان کرا، لە پاشەوە ئەو خاڵانەیەکەیە کە بڵاو کرانەوە، ینی خەڵغەزانەیە کە چینوانە، بەڵام بەڕەسمی وەکو بەیانەکە لە یەکەم ڕۆژە ئیعلان نەکرایە. بەڵێ بەس کاک دکتۆر ئێستا بەشێک لە مێژنووسان گرفتیانەیە لەسەرەوەی کایە ئەمە ڕێکەوتن نامەیە یاخود بەیان نامەیە، بەڕێز کە یەکێکی لە کارکتەرەکانی ئەو ڕێکەوتن نامەیە، ئایا ئەمە بە واژۆ کراوە هەبوو بۆ نمونە کە بەڕێزیش ڕۆشتی بۆ بەغدا، ئەمە واژۆی لەسەر بۆ نمونە لایانی عێراقی و لایانی کوردی وەکو ڕێکەوتن نامەیەک سەیر بکەن نەبوو بەیان نامەیەک؟ بەڵێ خۆی ڕێکەوتن نامەیە، ئەگەر ئەوی بەیانەکە بخوێنێتەوە لە دیباجەکە پێشێکیەکەی نووسراوە کاڵێ ئێمە پاش گفتوگۆ لەگەڵ مەلا مستەفای بارزانی سەرۆکی پارتی بۆ سەرکردەی حرەکەی نەتەوەی کورد، پاش گفتوگۆ لەگەڵی ئێمە گەیشتینە ئەم خاڵانەی خوارەوە، یعنی هەمووش کەسێ ببینێ ئەزان ڕێکەوتن نامەیە، بەڵام ناکۆچی هەبوو لە بینمانە، من خۆم سەرۆکی وەفدی کوردی بووم ئەو کاتە لە گفتوگۆ، ئەوان ڕێیان وا بوو کە ئەڵێن ئێمە دەوڵەتین و مقابل بۆ عادەتەن ڕێکەوتن نامەین دوو دەوڵەتە ئابێت لەو قسانە، لەبەرەوە بە ڕێکەوتن نامە ناویان نەبرد ئەوان، ئەگەرچی ناوەڕۆکەکەی دیارە، لەبەرەوە هەر ئەو کاتەش ئەیانوت بەیان ئێمامان و ڕێکەوتن نامە، بەس بە حەقیقەت ڕێکەوتن نامە بوو لە بینی دوو لایەنە، پاش گفتوگۆیەکی درێژ هات ئەو ڕێکەوتن نامەیە. بەس وەکو واژۆش کرا کاک دکتۆر، بۆ نمونە ڕێکەوتن نامەکان واژۆ دەکرێت لە لێوان دوو لایەن؟ بەڵێ واژۆ کرا لە ناوپردان لە شەوی 11 واژۆ کرا لەلایەن مەلا مستەفا لەلایەن کوردەوە، و سەدام حوسێنیش وەفدێکی گەورە بوون کە هاتبوون 2-3 شەو لە ناوپردان بوون تا شتەکە تەواو بوو، لایەن سەدامی شەو واژۆ کرا، ینی واژۆ کراوە تەواو مەوجودە.
بەڵێ زۆر باش کاکتۆر کە بەڕێزت دواتر سەردانی بەغدادتان کرد و سەرۆکی شاندی کورد بوون لە بەغداد باز لەوەیە کە ئەو ڕۆژەی کە بەڕێز و وتارەکەت خوێندەوە لە مەیدانی ئازادی لە بەغداد ئەحمەد حەسەن بەکر داوای لێکردووی کە بەشێک لە وتارەکەت دووبارە بکەیتەوە شتی وا هەبوو یاخود ئەو خاڵەتی بوو کەوتی دووبارە داوای کرد کە بەڕێز دووبارەی بکەیتەوە؟ خاڵێک بوو ئەوی کەوتیان دووبارەی بکەرەوە بوو من وتم لە کەلیمەکەی خۆم وتم ئێمە تا ئێستا تفەنگەکانمان ڕووی لە یەک بوو یەکتریمانە کوشت لەمە دوا ئەبێ ئەو تفەنگانە ڕوویان لە یەک نەبێ هاوکاری یەک بن بۆ ئەوەی بربەرەکانی ئەوانە بکەن کە دوژمنی عێراقن و دوژمنی کوردن و دوژمنی یعنی ئەم ڕێکەوتن نامەیەنی ئاوا بوو هینەکە ئەوەیان زۆر پێ مهم بوو ویستیان دووبارەی بکەینەوە و وابزانم دووبارە کرایەوە بەڵێ بەڵێ ئەنی وتارەکەی جەناب تەرەمەی لە خۆگرت و یاخۆ شتی تریش کە لە بەغداد پێشکەش کرد چی لە خۆگرت وتارەکە درێژ بوو بەڵام ئەو جوملەیان پێ باش بوو کە دووبارە بکرێتەوە بەس وتارەکە بەحسی تەیدی ئێمە بوو بۆ بەیانەکە بۆ ڕێکەوتن نامەکە بەحسی ئەوە بوو کە ئەمە ئەبێ جێبەجێ بکرێت تەنها قسە نەبێ بەحسی ئەوە بوو کە کورد نەتەوەیەکە ئەم نەتەوەی دابەش کراوە و پێویستە مافی خۆی هەبێ و مافی چارەنووسێ وتارەکە درێژ بوو تەوان بەڵام ئەوان ئەو هینیان لە گرنگ بوو تەبعاً ئەلەساس بۆی شەڕ بوەستێ و هاوکاری یەکتر بین چونکە ئەوان ئەو کاتە کێشیان لەگە ئێران هەبوو کێشەی سەرێکیان لەگە ئێران هەبوو لەبەرەوە ئەیانوێزی یعنی وا نیشاندەن لە قسەکانە کانە و کوردی تر لەگەڵ ئەوان هاوکارە بێ و دژی ئێرانە بێ لەو شتێ تەڵان وانە بوو بەڵام بە هەر حاڵ ئەوان ئەو بەشیان لە مهم بوو بەس شتی تریشی زۆر تیا بوو وتارەکەی ئەوانیش درێژ بوو یە بەش درێژ بوویان بەڵێ کاکتۆر سەبارەت بە ڕۆڵی سەدام ئایا زیاتر سەدام یاخود سەرۆکۆماری ئەو کاتی عێراق ئەحمەد حەسەن بەکر کامیان زیاتر ڕۆڵیان هەبوو لەم ڕێکەوتنە چونکە کۆمەڵێک وێنە هەیە کە سەدامیش لە تەنیشت ئێوەستا هاوشێوەی سەرۆکۆمارکە و کاتە سەدام حوسێن نەبوو؟ ئەوی کە ڕۆڵی سەرەکی هەبوو سەدام بوو بەڕاستی سەدام خۆ دەزانی حیزبی بەعەسکات دەسەر حکم لە حەڤەی تەمووزی 1968 ساڵێک شەڕیان لەگەڵ ئێمە کرد و قەناعەتی خۆیان ممکن بوو بەو ساڵە بتوانن زوتنەوەی کورد بشکێنن شۆڕشی ئەیلول و سوودیشیان لەو دوو بەرەکەی بینی ئێمە گرت شۆختە شەڕ هەبوو لە بینی ئێمە بەڵام نەیانتوانی پاش ساڵەکە بۆیان دەرکەوت کە ناشکێ ئەو بزوتنەوەی بە شەڕ حەل نابێ ئیتر بەرەو ئەوە ڕۆیشتن کە گفتوگۆمان لەگەڵ بکەن و سەدام زیاتر دەست پێشکەر بوو لەوە دەوری هەبوو تەبعاً شۆختە بەهێز بوو سەدام وەلەو نائیبی ڕێی جمهور بەڵام بەهێز بوو تەبعاً مەبەستی ئەوە بوو لەلایەک هەوڵ بە ئەو کۆتایی بەو کێشەیە بێنێ لەلایەکی تریش جێگەی خۆی و پێگەی خۆی لە ناو حیزبی بەعسا بەهێز بکە ئەنەهو ئەمە دەستکەوتێکە بوو ئەو لەبەرەوە سەدام ڕۆڵی سەرێکی تری هەبوو لەوانی تر و دەوری هەبوو لەوەی کە ئەوە جێبەجێ بکرێت تەبان ئەوی کە لە مێشکی بەعسیەکان هەبوو لەو کاتە ئەوە بوو کە خۆیان ئەوان نەوعە سەرەتاییان هەیە دایمە هێڵێن ئەڵێ ئەو دوژمنەی کە نەتوانی بیشکێنی و لە ناوی بەری یاخود کۆڵی پێ بدەی هەوڵ بە بیگریتە ناو خۆت احتیوای بکەی و بەرەوە بڕوا کە تۆ یعنی تەئیدێ بکە طبعاً ئەوان چاوەڕوانیانە کرد کە ئەوان هەندێ ماف بۆ کورددان پیا بنێن بەرامبەر بەوە کوردیش تەئیدی ئەوان بکە وەکو قیادەی سیاسی وەکو حیزبێکە قیادەی وڵاتە بکە بەڵام من نەمانتوانین تەئیدی ئەوان بکەین چونکە سیاسەتیان ناڕاست بوو سیاسەتیان دیکتاتۆری بوو خوێن ڕێژی بوو یعنی تند و تیژیان زۆر بەکارهێنا لەبەر ئەوە ئەوان بەو هەدەفە هینیان کرد و ئێمەش بەنسبەت خۆمانەوە ئەگەر چی بڕوایەکی تەواومان بە حیزب بەعەز نەبوو ئەمان زانی کەوا بڕوای تەواویان ئەوان بە ئێمەش نییە بەڵام بەنسبەت ئێمەوە گرنگ بوو چونکە هەنگاوی بووە پێشەوە یەکێتی ڕیزی جارێکی تر دروستکە لە ناو کووردا و کێشەکەی ئێمەی پێش خزۆ لە ناو و لە دەرەوەش زیاتر ناسرا لەبەرەوە لای کوردیش ئیمزایان کرد و پێیان باش بوو کە بیکرد بەڵێ
یعنی تەنانەت ئەو کاتێک کە بەڕێز وتت مەلا مستەفای بارزان ئەم ڕێکەوتنامەی واژ خۆشی متمانەی بەوەی نەبوو یاخود بەڕێزیش کە سەردانی بەغداشت کرد و تاریشت خوێندەوە متمانەتان بەوە نەبوو کەم ڕێکەوتنە جێبەجێ بکرێت؟ ئێمە زۆر متمانەمان بە حیزبی بەعز نەبوو طبیعی خۆ دەزانین لە سیاسەتە متمانە ئاسان نییە ینی دائیمە کە ڕێکەوتنە بێ لە بین دوو لایەنی سیاسی زیاتر لەبەر تەرازووی هێز و لەبەر بەرژەوەندی شتە شەر نییە بڕوایان بەیەک بێ 100% لەبەرەوە ئێمە حەزەر بووین ینی بڕوای تەوامان بەوان نەبوو دڵنیام ئەوانیش لە ئێمە حەزەر بوون بڕوای تەوان بە ئێمە نەبووە بەڵام هەردوو لا بەرژەوەندی لەوا بوو لەو کاتاکە ئەو بەیانە دەرچێ وإما طبعا لامان قرق بو ملتي إما وكو نسرا بو 4 سال آشتي هبيو وإسراحة بكاو تعويض هبيو أو ما فاني كهيتي ما في كالتوري ما في إداري ما في سياسي إداري ناوچك خوي بكا كبيانة وناوچ أوتونومي أوي كا استعم سي باريزغاي ليه أما قرق بو بنسبة إما برأي من لبرو إما بيمان قرق بو بلام العين وقتي شا ومێدمان وا بوو کە هەوڵ بدەین لەگەڵام بۆ جێبەجێکردنی تەبان بەڵامی تر ئەوە بوو وەکو پێویستە جێبەجێ نەکراتەوە بەڵێ بەس کاکتۆر باز لەوە دەکرێت کە زیاتر ڕژێمی باعث سوودمەند بوو لەم ڕێکەوتنە لەبەرەوەی کە توانی خۆی ڕێبخاتەوە ئایا ئەمە وا بوو یاخود کوردیش توانی سوودی لێوەربگرێت لەم ڕێکەوتنامە 11 ئازار وەڵا کوردی زۆر سوودی لێوەرگرت بەڵام ئەوانیش دیارە هەندێک سوودیان لێوەرگرتووە بێگومان چونکە بەڕاستی لە نسبەت کوردیشەوە ئاشتی گرنگ بوو و ئەو مافانەی کە لە دەستورە نووسرا کە لە بەیانەکان نووسان بۆ ئێمە گرنگ بوو و هەوڵدان بۆ ئەوەی کەوا ئیتر ئێمە چالاکی خۆمانە بە ئیداری ئەو ناوچانە بکەین گرنگ بوو تەڵان و وەزعی پێشمەرگە کە ئیسراحەتێ بکە و شەڕ و شۆڕی کرد بۆ گرنگ بوو زۆر تعویض درا بە خەڵق تەبعاان یارمەتی خەڵق درا دیراسەی کوردی و ئیدارە و کتێب و خوێندن و ئەمانە هەمووی گرنگ بوو تەبعاان هەر یەکە گرنگی خۆی هەبوو و ئاعترافکردن بە مافی ئۆتۆنۆمی و دەرەوە و بۆ ناوە گرنگ بوو کە ئەمە میلەتێکە چەند ساڵە شەڕەکە بە ئۆتۆنۆمی ئەوە حکوومەتێکی عێراق هاتووە ئاعتراف بەو مافەکە لەبەرەوە بەنسبەت ئێمەوە گرنگ بوو ئێمەش سوودمان لێوەرگرت و ئەوانیش بێگومان گرنگ بوو بەڵام پاش تەقریبەن با بڵێن 2 ساڵ وردە وردە پەیوەندی بینمان زۆر لاواز بوو بڕوا لە بینمانە کەم بوو ئەوان کەوتنە خۆ ئامادەکردن بۆ شەڕ چونکە یەکەمین ڕێکەوتنێکی گەورەیان لەگەڵ سۆڤێتەکان کرد و زۆر سوودیان لێوەرگرت شەشێکی زۆریان وەرگرت یارمەتی زۆریان وەرگرت هەموو جۆرەچێکی تازیانکە خۆیان ئامادە ئەکرد بووە مشکە بڕوایان نەما بوو چونکە ئەوی ئەوانیان ویست ئێمە نەمان کرد ئەو ئەیویست کە تۆ دوای بکەوی تابعی بی بە ئەو بە قیادەی سیاسی وەرگی مەعالعلم ئێمە ئەو کاتەش شەریک نەبووین لە حکم چونکە لە ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش کە هەموو شتێکی بەدەست بوو ئێمە بەشدار نەبووین قوڵیان نەکردکەین بەشدارین وەزیرمان هەبوو تەنها لەبەرەوە لە بریاردانی وەسای عێراقی بەشدار نەبووین و ئێمەش ئامادە نەبووین کە ئەگەر ئەوی هەیە بە دڵی ئێمە نەبێەوە جێبەجێ نەکرێ ناتوانین تەیدیان بکەین وەکو قیادەی سیاسی لەبەرەوە کێشە دروست بوو لە بەینا و لە عینی وەختیشا کوردیش لە لایەکی ترەوە هەندێک پەیوەندی لەگە ئێران و ئەمریکا ئەوانە هەبوو تەسەوورێکی وایە هەبوو کە ممکنە ئەم دەوڵەتانە بتوان کۆمەکی بێ بکەن شتی باشی بۆ بکەن ئەویش هەڵە دەرچوو یعنی خوێندنەوەیەکی زۆر ڕاست دەرنەچوو لەبەرەوە زۆر وردە وردە لێک دوور کەوتینەوە بەڵام مایەوە تا 4 ساڵ وا بوو ئیتیفاقەکە پاش 4 ساڵ شەڕ دەستی پێکردەوە لە بینمان بەڵێ بەس کاکتۆر ئەوەی کە کورت ینی زیاترەوە کارباڵ وەشانەوە کە بەرەزوتت مەسەلەن پەیوەندی لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ڕژێمی شایێران و باز لە پەیوەندی لەگەڵ ئیسرائیلش دەکرد ئەوە کار بوو باڵوەشان یاخود باسی شەر بڕیاری دابوو کەم ئیتیفاقیە هەڵبوەشێنێتەوە ئەوانە هۆکاری سەرەکی ئەوان بوون چونکە مەسەلەن ئێمە ئەو پەیوەندی لەگە ئەمریکا دروستمان کرد کە پەیوەندێکی زۆر بەهێزیش نەبوو نهێنیش بوو پاش ئەوە بوو کە ئەوان معاهدەکان لەگەڵ سۆڤێتەکان کرد ئەو هەموو چەکوشتیان لە سۆڤێت وەرگرت نەک پێش
پاژەوە بوو و لە عینی وەختیشا بەلای منەوە ئەوان طبعاً وردە وردە پاژەوەی کە ڕێگ نەکەوتین لەگە مەسەن بریار بوو پاش ساڵێ لە کەرکووک سەرژمێ بکێ نەکرا چونکە لەو ساڵە ئەوان لە کەرکووک ئیدارە بەدەست ئەوان بوو دەفتەری نفوسیان گۆڕی سجلەکانیان گۆڕی دیمۆگرافیان گۆڕی عەرەبیان هێنا بۆ هەندێ ناوچە وردە وردە وەزعی شارەکە و وەزعی ناوچەکەیان گۆڕی کەڵکیەوەی نەماکەتەوە سەرژمەی تیا بکری و لە عینی وەختیشا طبعاً هەوڵیاندا مەلا مسوات تێرۆر بکەن هەوڵیاندا کاگیدریس تێرۆر بکەن یانمانە هەموو هەبوون ئەو کاتە لەبەرەوە بە لای منەوە ئەوان زیاتر دەست پێشکەر بوون بۆ ئەوەی وردە وردەی کێشەکە بەرەو توندوتیژی بڕوات چونکە ئەو چاوەڕوانەی کە ئەوان هەیان بوو کە کورد لەگەڵیان بێ و دوایان بکەوێ و تەئیدیان بکە نەتوانرا جێبەجێ بکەیت چونکە سیاسەتەکەیان وارە بوو کە بتوانی تەئیدی بکەی و لەگەڵی بی و بەدوایە بڕۆی بەس کاک تۆرە پەیوەندیانەی کە مەسەلەن کوردیش دەستی کرد بە پەیوەندی سەرکردایەتی شۆڕشی کورد لەو کاتە لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئیسرائیل لەگەڵ ڕژیمی شای ئێران یعنی هیچ بەڵێنێک درابوو لەلایەن دەوڵەتانە کە پشتی کورد بگرن دوجاریش پشتیان بەردا قسە کرابوو بەڵام بەڵێنی وام نەکرابوو کە بڵێ گەرنتیە وەشتی نووسراویش نەبوو ئاخر ئێمە یەکێ لە دەردەکانمان کورد هەموو قسەیە بە قسە ڕازیێبین یعنی کە تۆ لەگەڵ دەوڵەتێ شتێکەکەی خۆ دەبێت شتێکە بێ نووسرابێ ئیمزات کردبێ لەگەڵی کە زەمانێ بێ کە شتێکە بۆکە ئێستاش ئێمە ئەومان نییە کەک یعنی ئێمە تۆزێ لەو شتانە زۆر ڕێک و پێگنین یعنی زۆر بە قۆڵی ناچێ ناو شتەکان و ئەو دەوڵەتانش ئامادە نەبوون بە هیچ شێوەیە زەمانات دەن بە ئێمە چونکە مەبەسێک تایبەتیە مەسە ئەمریکا هاتبووە پێش لەگە ئێمە بەڵام ئەمریکا زۆر بە ڕوونی بە ئێمە و کەکلی ئیشەکە شایە یعنی شا دەوری سەرەکی ئێشاش خۆتان نەزان بڕوای بە کێشەی کورد نەبوو چونکە ئەگە بڕوای هەبووە مافی ئەدا بە کوردی خۆی و لەبەرەوە مەبەسی ئەوە بوو کە ئەم شەڕە لە بینی کورد و لە بینی عێراقا هەر هەبێ بۆ ئەوەی کەوا وردە وردە ئەو ئیسیفادەی لێ بکە بۆ ئەوەی ئەو ینی قماری پێ بکە وەکو دیت لە ئیتفاقی جەزائیر کە لەگەڵ سەدام حوسێن کردی بەڵام ئاساسی مۆزوعەکە زیاتر خەتای حکوومەتی بەغا بوو چونکە موشکیلە ئەوەیە کە کێشە ئەبێ لە بینی دوو لایەن لایەنە سەرەکیەکە لایەنەکەی کە توانە هەیە لایەنەکەی کە ئەتوانی ئیشەکان بکە ئەو زیاتر خەتا ئەبا طبعاً ئێمەش خەتامان هەیە بەس ئەو خەتا گەورەکەی ئێستاش هەروایە ئێستاش کە کێشە لە بینی ئێمە و بەغا هەیە خەتای زیاترەکەوێتە سەر حکوومەتی فیدرال نەک حکوومەتی هەرێم چونکە ئەو زیاتر توانای هەیە دەوری هەیە وەزعی هەیە بوجەی هەیە ئەو کاتە شەروا بوو زیاتر ئەوان خەتایان هەبوو لە ئیشەکە ئەوان زیاتر بەرەو ئەو ڕۆشن جێبەجێ نەکەن ئێمەش خەتامان هەبووە بێگومان ناتوانانی بڵێ نەبووە بەڵام هی ئەوان گەورەتر بووە لە ئێمە بێگومانیان بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێم بۆ لای بەڕێزت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر
دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق. بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و بریقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی بخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆن خۆش و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەوێت بەڕێزان. کاک دکتۆر ئەگەر بگەڕێم وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە دوای 48 ساڵ بۆچی بۆ نمونە کێشەی کەرکووک کە پێشتر لەو ڕێکەوتنامەی کێوە کردوتان لەگەڵ دەسەڵاتدارانی عێراق بەسەر ژمێری وابڕیار بوویەک لا بکرێت تاکو ئێستا یەکلا نەکراوەتەوە و باز لەوە دەکرێت کە ئەو کاتش کێشە بوو لەسەر ژمارەی هێزی پێشمەرگەوە. ئایا هێزی پێشمەرگە کێ ئیدارەی بدات هەر گرفتە بوو بۆ دوای 48 ساڵ تاکو ئێستا ئەمانە جێبەجێ نەکراوە. خۆی طبعا بعضێ شت ئەو زەمانە هین بوو، یعنی مەسەن هێزی پێشمەرگە 12 فەوجیان ئەوان دروست کردبوو لە هێزی پێشمەرگە بەعزی ئەتیباراتە بوو، یارمەتیانەدان، معاشیان هەبوو، هەموو شتێکیان هەبوو. طبعا ئێستا پێشمەرگە هیچ معاشی نییە لە بەغاوە. طبعا و لە عینی وەختیشە مەسەلەی کەرکووک بێگومان ئەو کاتە و ئێستاش وەکو پێویستە چارەسەر نەکراوە، چونکە کەرکووک بەپێی ئیتیفاقی ئەو کاتە و بەپێی ئەو مادێ 140 کە هێشار دەسوی عێراقایە ئەوەیەکەوە تۆ سەرژمێری کتاب بکەی پاشی یعنی ئەوە بکەی، یعنی گشت پرسی سوال لە خەڵقی ناوچەکە بکەیت. ئێمە لەو شتا زۆر نەرمین، زۆر دیموقراتین، الحاحمان نەکردو ئیلا بێ وابێ ئەوانە. خەڵقی وڵاتەکە ئەگەر ویستیان خەڵقی ناوچەکان بگەڕێن سەهەریمی کوردستان بگەڕێنەوە، ئەگەر ویستیان سەربەخۆ بن سەربەخۆوەکو هەرێمێک یاخود لەگەڵ بەغا بن. بەڵام ئەمانە هیچی وەکو پێویستە جێبەجێ نەکراوە، چونکە نە حکوومەتی ئەو کاتە نە حکوومەتی ئێستا بڕوایان نەبووە کە هەرێمی کوردستان یا ئەو کاتە کە پێیانەوت ناوچەی ئۆتۆنۆمی لەم سێ پارێزگای زیاترە، نانەوێ هیچی بخەنە سەر لە دەرەوەی ئەم سێ پارێزگایە. ئەوە بیر و باوەڕیانە، ئەوە ڕێیانە طبعا تا پێیان بکرێ، بەڵام ئیتر ئەوە هیچی جێبەجێ نەکراوەکو پێویستە لەو ڕۆوە. مشکلەکە لێرە ئەوەیە ئەو کاتەش ئێمە کێشەمان هەبوو لە بینی کووردا، بەڵام کەمتر بوو طبعا. بەڵام ئێستا کێشە زیاترە، حیزبەکان ڕێگنین، هاوکار نین، نیانتوانیوە بەرێ لە بینی خۆیان دروستکەن، نیانتوانی یەکدەنگ بن لە بەغا و لێرە و لە هەموو شوێنێ وەکو پێویستە. و لەگەڵ کەرکووک و ئەو ناوچانەش و بە پێوەی بە شێوەیەکی نەتەوەی ڕەفتاریان نەکردووە، هەر حیزبە بەجیا و هەر حیزبە بە شێوەیە و ناتوان لیستێکی یاگرت و دروستکەن. لەبەرەوە ئەوەش هۆکارە، یعنی تا حەدێک
هۆکاری کوردیش هەیە بۆ ئەوەی ئەو شتانە جێبەجێ نەکراوە وەکو پێویستە کۆمەلگای نێونەتەوەیش یا ئەمریکا یا ئەو جیهاتانەی کە دەوریان ئێرانە ئەمریکانە بەلای کوردادایان نشکان و هەمویان زیاتر بەلای حکوومەتی فدرال دانشکانەوە تەیدی ئەوانەکەن کە کێشەیەکە بێ لە بین ئێمە و بەغا زیاتر فشار لە کوردەکەن نەک لە بەغا بۆی کورد بەرەو بەغا بچێ ئەمریکا هەروە بووە ئێران هەروە بووە دەوڵەتانی کە حتا یوێنیش لەبەرەوە ئەمانە هەمووی هەیە و دیتان ئەو کێشانەی دوایی کە ڕوویدا 16 ئۆکتۆبەر و ئەمانە کۆمەلگای نێونەتەوەی بێدەنگ بوو گڕۆپی سەوزیان بۆ حکوومەتی بەغا هەڵکرد بۆی ئەوێ بیکە کوردیش یەکگرتو نەبوو دیتان چی قەوما و چۆ بووانە ئێمەش هەمووی هۆکارێ ناتوانانی تۆ بڵێ هەر هەمووی خەتای ئەو لایە خۆشت هەندێک خەتات هەیە لەو ڕۆوە بەڵێ بەس کاوی تۆر ئێستا بۆ ناوچە دابڕێنراوەکان کە مەسەلەن بۆی ریفراندۆم و کووردە و ناوچانەی لە 48 کاتژمێر لە دەستدا ئێستا بارودۆخەکە گەڕاوەتەوە سەردەمی بۆ نمونە 11 ئازار کە و کاتیش هەر سێ پارێزگا بووە هەمان ئەم سنوورەیە کە ئێستا کورد دەسەڵاتیدایە بەڵێ ئەو کاتە ناوچەی ئۆتۆنۆمی ئەم سێ پارێزگایە کە ئێستا کورد دەسەڵاتی تایەتی ئێستا شەر ئەم سێ پارێزگایە تەبیعی عەقڵیەتەکە بەو شێوەیە بەڵام یەک شت هەیە فەرقی هەیە تەبعاً لە مەسەلەی ئەوان ئەو کاتە ئەو سێ پارێزگایە جێشی تیتیا بوو یعنی تانۆ یەک کە کشانەوە پێشەوە جێشە بوو و ئەمنیش عایدی ئەوان بوو ئەمن عایدی حکوومەتی بەغا بوو زیاتر ئەمنی مەحەلینە ئەمن بەگشتی ئێستاش حکوومەتی فدرال دەیەوێ ئەمن بکرێتەوە ژێردەسی دەیەوێ نەوت بکرێتەوە ژێردەسی دەیەوێ بە شێوەیە بێکەوە تۆ نەوع لامەرکەزیەشی ئیداری هەبێ ئێمەش تەبعاً لامەرکەزی سیاسیمانەوێ ئێمە فیدراڵیمانەوێ ئەوان زۆر بڕوایان بە فیدراڵی ئەوانە نییە وەلو لە دەستوریشان نووسراوە بەڵام ئەگەر پێی بکرێت جێبەجێ ناکات بە بڕوای بەوەیە حکوومەتێکی ناوەندی هەبێ بەهێز بێ و هەموو ناوچەکانی تابعی ئەو بن و هەریمیش دەسەڵاتی هەبێ بەڵام دەسەڵاتی کەم بۆ ئەوەی شتە گرنگەکان و ئەساسیەکان بەدەست خۆیان بێ دەسەڵاتی هەرێم کەم بکەنەوە سیاسەتیانە زۆر ئاشکرا و زۆر ڕوونە ئێستاژە بینی و کە ئەو ڕەفتارێکی کە ئەیبینی ئێستا لەگەڵمان کە ئەیکەن بەداخەوە ئەبینی کەوا ئابڵوقەی هەرێم دراوە لەبەر ئەوەی ڕفراندەمی کردووە و لە عینی وەختیشا سزای بە کۆمەڵی خەڵکەکە ئەدەن لە ڕووی موچەوە لە ڕووی بوجەوە لە ڕووی فرۆکەخانەکانەوە ئەم شتانە و داوا لە ئێران و تورکیاکەن کە دژی ئێمە بنیە معقول نییە حکوومەتێ بێت داوا لە دوو دەوڵەتی دراوسێ بکە بڵێ وەرە دژی میلەتەکەی من باخر ئێمە میلەتی عێراقین لەبەرەوە ڕەفتارەکان ڕەفتاریشی خراپە تەبعاً من بەراورد ناکەم لە بینی حکوومەتی ئێستا و حکوومەتی سەدام چوە حکوومەتی سەدام خوێنڕێژ بوو خراپ بوو دیکتاتۆر بووان ناتوانین بڵێ عێراق وایە وەکو حکوومەتی سەدام بەڵام ئەو عەقڵیەتەی کە ئەیەوێت تۆ تەنها لە سێ پارێزگابی و دەسەڵاتیشی کەم بێتەوە و حکوومەتێکی مەرکەزی هەبێ هەموو شتی عایدێ بێ ئەو عەقڵیەتە مەوجودە ئەیبینین ئێستا لە ڕەفتارەکانە ئەیبینین بەداخەوەیان بەڵێ بەس کاکی تۆرە ئەو نسکۆی کە دوای 11 ئازار بەسەر کورد دەهات بە هیچ شێوێک لە شێوەکان لەم بارودۆخی دوای ڕفراندۆم ینی لێکچوونێکەیە کە خۆی دووبارە کرد بێتەوە کامیان مەقسەدی کەی نسکۆی پاشکەی دوای ڕێکەوتنامەی 11 ئازار و واژۆکردنی ڕێکەوتنامەی جەزایر ئەوەی کە بەسەر شۆڕشی کوورد هات بۆ نمونە پاشان ئەوەی کە لە دوای ڕفراندۆمەوە بەسەر هەرێمی کوردستان دات هیچ لێکچوونێکەیە لە نێوان ئەو دوو شکستەی کە ڕووبەری کردبەوە تۆزێ بەراوردی تایە بەڵام وەکو یەک نین کە زروفی دنیا گۆڕاوە وەزع گۆڕاوە وەزعی بەغا گۆڕاوە وەزعی کورد گۆڕاوە بەڵام دیسانەوە هەندێک شتە بەراوردی بکەوەکو یەکن مەسەڵەن هاوکاری ئێران و تورکیا و عێراق لە دژی ئێمە ئەو ئابڵوقە و ئەوەی ئەو وەزعی کە هەیە ئەوانە ئەو کاتەش ڕێکەوتنی ئێران و عێراق بوو دژی ئێمە بۆی دەستمان لێبەردەنەوەانە لە عینی وەختیشا ئەو تەئید نەکردنەی نێونەتەوەیی یعنی ئێستا ئێمە
تاوانێک نییە تۆ ڕفراندەم وەلو من خۆتانەزانم من وتم وەختی خۆی ڕفراندەم وەکو پێویستە دراسە نەکرابوو دەبوو دیاسە دراست بکەێ بە شێوەکتر بێ بەڵام شتێکە کردووە ڕێی میلەتی خۆ دووەرگرتووە نەتاوانە و نە هیچ ینی وە لەبەرەوە ئەویان وا گەورە کرد وەکو تاوانێکی زۆر گەورە چ ئێران چ تورکیا چ بەغا چ ئەمریکا چ کۆمەڵگای نێونەتەوەی ئێستا هەمویان کوردیان ئێمال کردووە فەرموو تەماشاکەن لە عیفرین ئەوە 52 ڕۆژە شەڕە تورکیا بە هەموو شێوەیەک لیانەدا کەس قسە ناکە نە دەوڵەتێ نەجهەتێ ئەمریکا منافقە ئەمریکا ئەوانەی کە ئێستا لە عیفرینە کوژێن ئەوانە پێش ئەمریکا کەوتن ڕقیان بۆ ڕزگار کرد بەڵام فەرموو ئێستا ئەمریکا هیچ قسە ناکات تەنها بە تورکیا ئاڵێ تۆ زوو تەواویکە بە ڕووسیش لەگەڵ تورکیان تورکیا لە وڵاتی خۆی کوردە کوژێ لای ئێمە بە تیارە کوردە کوژێ لە ڕۆژاوا کوردە کوژێ کەس قسە ناکە لەبەرەوە بەگشتی کۆمەلگای نێونەتەوەی ئەو کاتەش و ئێستاش یعنی کورد وەکو میلەتی حساب بۆ ناکەن کە ئەمە هەن مافی هەیە میلەتێکە نابێ بکوژێ بەداخەوە وەجێی داخە بەڵامی تر جارجاریش ئێمە خوێندنەوەمان هەڵەیە بعضێش دەخوێنینەوە بە هەڵە تەماشاکەی وانە ینی لە ئێمە لەسەر ئاستی کۆمەلگای نێونەتەوەی نە لای رووسیا لە ئەمریکا وەک میلەتێک حسابمان بۆ نەکراوەگە حسابمان بۆ بکەوان نابوو بۆچی ئەو هەموو کۆبوونەوەیەکەن بۆ غوڵتەی شەرقی کە ئێمە تەبعاً تەقدیریەکەین کە لەوێژ نابێت کەس کوژێ ئەوانەشەوە گوناعەنی قوربانین ڕاستە ئەمانوێ شەڕ بۆستێ بەڵام خۆ عیفرینی شەڕی لێ عیفرینیش کوردساری لێیە تورکیا تەجاوزی حدود سووریەشی کردووە بەڵام هیچ بێدەنگن قسە ناکەن لەبەرەوە کورد حسابێکی وای بۆ نەکراوە ئەوەش بەڕاستی مووقفێکی یعنی شەرماوەرە لایەن کۆمەلگای نێونەتەوەیە وەداخەوەیە بەڵێ ینی کاکتۆر بەرز پێویستە ئەمریکا و رووسیا ڕۆڵی منافق دەبینی بەرامبەر بە کێشەی کورد لە عەفرین رووسیا لەگەڵ تورکیایە علەنیە ینی رووسیا تەیدی تورکیاکە تورکیا ئاڵێ ئێمە لەگەڵ هەموو شتێکەکە رووسیا ڕێکەوتوین ئەمریکا منافقە بەڵێ ئەمریکا چونکە یەک ڕێکەوتنی هەبوو ئەمریکا لەگەڵ یەپەگە و پەیەدە و ئەمانە ئەو هەموو شەڕەی پێکردن ڕقەیان ڕزگار کرد خۆی ئەمریکیەکان ئەڵێ ئەگەر ئەمانە نەبوو ئێمە نەمانەتوانی بەسەر داعشە سەرکەوین بەڵام فەرموو چۆن بەرەڵایان کردوون ئێستا ئێوە منافقیە چیە واعتبارێکی مووقفێکی بێئەخلاقی و منافقی طبعا بەرامبەر ئەو عالەمە فەقیرەی کە ئێستا لە ڕەقا لە عیفرینە کوژێ کەس باسی ناکە کەس حسابی بۆ ناکە کەمە تاوانێکە تاوانێکی گەورەیە میلەتێ بکوژێ یەک کەس قسە نەکە تاوانە لایەن کۆمەلگای نێونەتەوەی بەڵام ئەمریکا دەوری سەرەکی تیا هەیە رووسیا چون ئەو دوو دەوڵەتە دوو دەوڵەتی ئەساسین لەسەر ئاستی دنیاە بەڵێ کاکتۆر بەرز پێشتر باسەکەین لە 1970 ئەو کاتی کە ڕێکەوتنامە 11 ئازارکە ئەو کاتە کورد ناوماڵی باشتر بوو لە ئێستا دوای 48 ساڵ کە تێپەڕ بوو ئەو کات ناوماڵی کورد ڕێکتر بوو بەڵێ ئەو کات وەکو پێم وتی چونکە یەک حیزب بوو یعنی ئەوەی کە ئیشەکانیە کرد و شخصێکیش بوو کە بریاریەدانی بەلام سەبا سەرۆکی ئەو حیزبە بوو ئاسانتر بوو کە بتوانی شتێ بکەی بریارێ بدەی ئەو ناکۆکیەی بینی ئێمە و مەکتەبی سیاسی کۆنیش پاش ئیتیفاقەکە ڕێکەوتینەوە تەبعاً وەکو ئێستا نەبوو کوردستان ئەم هەموو حیزبەی تایە و دەبێ هەمویان ڕازی بن و هەمویان قسە بکەن و هەموو بشوانە و لە عینی وەختیشا لە بەغاش کە تۆ ئەچوو گفتوگۆ دەکرد ئاسانتر بوو چکە لەوێژ یەک حیزب و یەک زەلام قەراریەدا ئێستا کە ئەچیە بەغا ئەم هەموو حیزب و لایەن و حەشد و جەیش و هەمووی تایە ئەنی سەهل نییە کە تۆ بچی لەگەڵ هەمویان ئیتیفاق بکەی لەبەرەوە بەڵێ ئەو وەختە ڕێکەوتن یعنی بۆ بگەیتە شتێ لە بەینە کە قەرار بدرایە ئاسانتر بوو طبعاً ینی ئێستا زەحمەتترە چونکە هەم لێرە حیزب و جەماعەت زۆرن کە ناڕێکن لە بەغاش عینیشە زۆر لایەن هەیە لەوێ کە ئەبێت دەور ببین و ڕێی بدەن و ئیشی تیا بکەن و لە عینی وەختی شاوەکو وەبینن هەمووتان وفاقیش نەماوە یان تەوافق و وفاقوانە بوجەیان بە تەنها تێپەڕان گویان نەدا کورد و ئێمە ئەم عێراقە لە 2003 بە تەوافق ئیداراکرێ بەڵام بەداخەوە لە دەستورە نەنووسراوە کە عێراق بە تەوافق ئیداراکرێ لەبەر ئیلتیزامی تیان نیە
بەس عورفە بۆ بە عورف بەڵام ئەم جارە و ئێستا و پێش چەند ساڵێکیش ئەوان بە زوربە بریارەدەن و کورد ئێمالەکەن و بێ کورد شتەکان تێپەڕێن تەبعەن ئەوەش شتێکی گرنگ و کورد لە بریاردانیش بەشدار نییە ڕاستە سەرە کۆمارمان هەیە بەڵام چی بەدەستە وەزیرمان هەیە دوو وەزیر چیان بەدەستە هیچیان بەدەست نییە یعنی ئەوەی کە بریارەدا لە بەغا و دەوری هەیە ئێمە دەورمان تای نییە تەبعەن ئەو زەمانەش هەروە بوو. بەڵێ کاکتۆر کاتمان کەمەوە گەر بە کورتی وەڵامی چەند پرسیارێکتمان دەیە سوپاس دەکەین سەبارەت بە سەرکردەکانی کورد کە کۆمەڵە کەڵیان لە ڕیفراندۆم کرد پێ دوای ئێستا دەبێت چی بکەن ینی داوای لەبوون لە خەڵک بکەن سزا بدرێنەوەوانە کە بۆ نمونە کوردیان بە جۆرێک لە جۆرەکان گەڕاندەوە بۆ دواوە ئێمە خاکی کوردستانمان لەز دەکە بەڕێزوتت ئێستا و سنوورەی کە تێیدان هەمان سنوورەکە لە 1970 لە سێر ڕێکەوتبوون. بەڵێ بەڕێی من نەبێت دابنیشن لەگەڵ یەک یعنی ئەم حیزبانە و خەڵقیش داوای ئەویان لێکە دیراسەتی ئەو هەموو شتە بکەن کە ڕووی داوە یعنی ئەوەی کە ڕفراندەم بریاردرا پاش ڕفراندەم کرا پاش ڕفراندەم شەڕ بوو تا ئێستا ئەمەی کە بووە و کە خەریکە بەرەو ساڵێکە ڕوە دیراسەتی بکەن لێ بکۆڵنەوە چی بوو هەڵە بوو باش بوو چێ هەڵی کرد چێنێ کرد هەمووی اتفاقێکی لەسەر بکەن و بەرنامەیە بینی خۆیان دابنێن بەرەیەکی سیاسی دروستکەن و بە یەکەوە هەوڵ بن لەگەڵ بەغا لەگەڵ هەر لایەنێکیکە گفتوگۆ بکەن ئەم پەرتەوازەیە کۆتایی پێبێن. بەڵێ کاکتۆر دوا پرسیارم سەبارەت بە ئێستا کە کێشەکان لەگەڵ بەغداد چارەسەر نەکراون باز لە پرسی کشانەوە دەکرێت بەرەز لەگەڵ کشانەوەی کوردی لە ئێستا لە بەغداد بە کورتی بێ سوپاس دەکەین. ئەوەش ئەبێت دیراست بکرێ ینی خۆی کشانەوە چییە کشانەوە طبعاان دەبێ هەموو بەیەکەوە مەسا حکوومەت و پەرلەمان و حیزبەکان و هەموو دابنیشن مناقەشەی بکەن تەماشا بکەن ئایا کشانەوە زەرەری چییە قازانجی چییە ئایا ئەگەر تۆ کشایتەوە چیەکەی ئایا ئەلتەرنەتیڤێکی باشتر تەیە لەوێ کە بکشێ نەکشێەوە ئەوەش گفتوگۆیەوێ دانیشتنیەوێ لێکدانەوەیەوێ چونکە ئەو دانیشتانە نین بەداخەوێتە هەر لایە ڕێیەکی خۆی هەیە و ئەو ڕێیانەش یەک ناگرنەوە و حکوومەتی بەغاش ئەزانێ ئێمە ڕێی جیاوازمانەیە لەبەرەوە خۆی زیاتر فشارمانە قاتە سەر سوودی لەو ناکۆکیانە وەرگرتووە بەداخەوەیە. بەڵێ بەڕێز دکتۆر محمود عوسمان سیاسەتمەدار زۆر سوپاس بۆ بەڕێزت کە لەم بەرنامەیە لەگەڵمان بووی مادوومان کردی زۆر سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ.